وەکو کۆمەڵی سێمەدیا تقریبا نزیک مایەکە لە شاری دۆستخورمات و ئەم سێلانە کە خەریکی گەڕانەوەی بارەکەکەمان بۆ دۆستخورمات و دیارەمە چەند کۆمەڵێکمان ئەنجام داوە لێرە لەگەڵ ئیدارەی شارە و لەگەڵ ئەبوتورابەکە قایت فقی ئێرەیە دوای کە موافقەمان وەرگرت ئێمە یەکەم بارگای کە لە دۆستخورمات و بارگای کۆمەڵی ئیسلامی گەڕاندوو بۆ ناو شار و بارگامان لێرە لەسەر پشتە و دیارە ئێمە گەڕانەوەی بارگای کۆمەڵی ئیسلامی بۆ ناو شار حقیقەت لەبەر ئەو ئێش و ئازارەی خەڵکی خۆمان بووە کە لە پێشترە هەیان بووە بەڵام ئێمە ئێستا بە هیوای ئەوەی کە ئینشاءالله بتوانین ئارامیەک زیاتر بۆ خەڵکەمان بگێڕنەوە و بتوانین ئەو خەڵکانی کە لێرەن ئاشتەوایەکی زیاتر بکەین بۆی لەبەر خاتری ئەو خەڵکانی خۆماکەری ئێمە بە پێویستمان زانی کە بارگا بگەڕن بۆ دۆستخورمات و ببینە بارگای یەکەم لێرە بۆی ئاشتەوایەک لەم شار دروست بکەین ئینشاءالله بە حەول و قوتی خۆی پەروەردگار. دیارە ئێمە دوو کۆبوونەوە ئەنجام داوە لەگەڵ ئیدارەی شارەوە لەگەڵ قایت فقا ئەبوتورابە و دەستمان خصوصەت هەموو برینەکانەوەی کە خەڵکی دیان ئەندامانی کۆمەڵی ئیسلامی هەیەتی و وعد و بەڵێنیان پێمان داوە کە هەر کێشە و گرفتی لەم شارە هەبێ ئێمە کۆمەڵی ئیسلامی بتوانین دەست بخەینە سەر ئەو برینانە و چارەسەری هەموو برینەکەین لەم شارە ئینشاءالله.